الحمد لله رب العالمين. رب يا رب اجعل أول شهر رمضان صلاحا، وأوسطه نجاحا، وآخره فلاحا، وأسمعنا فيه ما يسر نفوسنا، وثبت علينا ديننا وعقولنا، واختم بالباقيات الصالحات أعمالنا، وبلغنا مما يرضيك آمالنا. وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له. إذا رجع العبد العاصي إلى الله تعالى سطع نور بين السماء والأرض، ونادى مناد من قبل الله: أيتها الخلائق هنئوا فلانا فقد اصطلح مع الله. ابن آدم، تزود من حياتك للمعاد، وقم لله واجمع خير زاد، ولا تركن إلى الدنيا كثيرا، فإن المال يجمع للنفاد. أترضى أن تكون رفيق قوم لهم زاد وأنت بغير زاد؟ ونشهد أن سيدنا ونبينا وحبيبنا ومولانا محمدا رسول الله. يقول الحبيب المصطفى صلى الله عليه وسلم: رغم أنف رغم أنف رغم أنف من أدرك رمضان فلم يغفر. ولهذا كانت نفيسة بنت الحسن بن علي رضي الله عنه كانت مريضة، فلما نامت على فراش موتها ودخل عليها شهر رمضان وهي صائمة، فقال لها الأطباء: يا نفيسة افطريه فإن المرض شديد. فصاحت وقالت: أبعدوا عني طبيبي ودعوني مع حبيبي. حبيب لا يعادي له حبيب، ما لي سواه في قلبي نصيب. حبيب غاب عن بصري وشخصي، ولكن عن فؤادي لا يغيب. فيقال لها: فلماذا لا تفطري وأنت مريضة؟ فقالت: لأنني أدعو الله دائما وأقول بلسان الواثق الأمين: اللهم اقبضني إليك وأنا صائم، والله لا أفطر إلا عند الله سبحانه وتعالى. فحفرت لها قبره، وتدخل قبرها كل صباح وهي على قيد الحياة، وتقرأ القرآن في قبرها. فقرأت القرآن كله في قبرها 145 مرة، ودخل عليها ملك الموت وهي تقرأ سورة الأنعام، حتى إذا ما وصلت إلى قول الله تعالى: لهم دار سلام عند ربهم وهو وليهم بما كانوا يعملون، ففاضت روحها إلى جنات النعيم. لمثل هذا فليعمل العاملون. أوصيكم عباد الله ونفسي أولا بتقوى الله وطاعته ولزوم أوامره وكثرة مخافته، فإن التقوى شعار المؤمنين ودثار المتقين، ووصية الله تبارك وتعالى في وفيكم أجمعين. خۆشەویستان، وەک دەزانین وا بەرەو مانجی پڕخێر و بەرەکەتی ڕەمەزانە دەچین. چەند ڕۆژێکی کەممان ماوە کە میوانێکی بەڕێز و ئەزیز و عەزیز و خۆشەویست لە دەرگامان بدات. ئەو میوانە بەڕێزە ئەگە سبەی ئێوارە لە دەرگای نەداین نەبوو بە میوانمان، ئەوە بەبێ هیچ گومانێک دوو سبەی ئێوارە تەشریفی دەگاتە جێ. چونکە ئەمڕۆ کە 28 شەعبانە، بەیانی شەممەی 29 شەعبان، جا ئەگەر مانگ 29 بوو، مانجی شەعبان 29 بوو، ئەوە بەیانی ئێوارەکەی کە لێژنەی بینینی مانگ چاوەڕوانی هاتنی ئەو میوانە ئەکەن. ئەگەر میوانەکە هات ئەوە ئیعلانی ئەکەن و ڕۆژی یەکشەممە ئەبێتە یەکەم ڕۆژی مانجی ڕەمەضان.
بەڵام ئەگەر مانجی شەعبان پڕ بوو سی تەواو بوو ئەوە بەبێ ئیعلانکردن و بەبێ مراقەبە و بەبێ متابعە ڕۆژی دووشەممە شەشی پێنج یەکەم ڕۆژی مانجی ڕەمەضانە. جا ئەگەر مانگ سی پڕ بوو ڕۆژی دووشەممە یەکەم ڕۆژی مانجی ڕەمەضان ئەوە دیارە مانگی شەعبان سی پڕ بووە. کەس نەی وەڵا ئەو ساڵش ڕۆژەکیان خوات، چکە هەموو ساڵی ئەو قسانە ئاکرێن کە ڕۆژی دواتر مانگە بێ وەڵا ئەو ساڵش لە بیدایەتی ڕۆژۆکیان خوات. نەخێر، ئەگەر مانگ هەرچەند ببینرێ ئەمە ئەگەر واش بێ ئەمە لێژنەی بینین و لێژنەی فتوو ئەمانە لێی بەرپرسە. بەڵام وەکو چەند ساڵێ ملاحەزەمان کردووە یەکەم ڕۆژ کە مانگ ئەبیندرێت سوبحانالله مانگەکە زۆر گەورەیە. خەڵک وا گومان ئەبا مانگەکە دووشەویە. ئەمەش یەکێکە لە موعجیزات، یەکێکە لە نیشانەکانی نزیکبوونەوەی قیامەت کە پێغەمبەری خوا فەرمووی صلی الله علیه وسلم من اقتراب الساعة أن يرى الهلال قبلا فيقال لليلتين وأن تتخذ المساجد طرقا وأن يظهر الموت الفجأة. أفرمي لنزيك بونوي قيامة أوي مانجي يكشوي خلق أي بيني همو ألين دوشوي هنده قوريا ومزقوتكان أكلين الرقاي هاتو تو تنا خلق بو قضاي حاجت سرداني أكاد وهروها مردني لنا كاوش زور أبي معنا سبحان الله هرسي كان هاتون دي كلام نزيك بونوي قيامته كبيغمبري خوا أفرمي صلى الله عليه وسلم. بحال أوي قرنق بو إما مشتاقي هاتني مانجي رمضان هميشا أم دعاء بخويني اللهم بلغنا رمضان خدايا بمان جينا مانج رمضان ألين أصحاب شش مانج لبيش مانج رمضان أم دعايان أكرت خدايا بمان جينا ما من مدينة هذا جينا ورمضان جا برسيارك اللي رأويا بوتي أصحاب هندم مشتاق بون بوهاتني مانج رمضان بوتي إما هندم لي أترسي أصحاب إيماني شوان هبو قمان يان نبو لرب العالمين لقيامته هوايان هبو أي فرموه والله لو رفح الحجاب بيني وبين ربي ما ازددت من الإيمان نقيرا. قسم بذاتي الله أجر آسمان لاب كونو پردو حجاب روا وخوا بچاوي سر ببينم توسقال إيمانم زياد ناك لبروي كامل بو هيت مزالج تدانا معه هنده باورم بخوا بهيزه ئەوان دڵنیا بوون کە مانجی ڕەمەزان چ خێر و پاداشتێکی تایە، چ بەرەکەتێکی تێدایە، چ ڕەحمەتێکی تێدایە. بۆیە ئەیانویست زاد و زەخیرەی زیاتر تەقدیم بکەن بۆ قیامەتە، پلە و پایە و مەرتەبەی خۆیان زیاتر لای خوای پەروەردگار بەرز بکەنەوە. بەڵام ئێمە وەکو عادەتی بە ڕۆژ و ئەبین وا ئەزانین ڕەمەزانمان دەکۆر دەهات کابرا بەرەبەر جژنە ئەڵێ ئەو ساڵش لە کۆرمان کردەوە یعنی شتەکە دەکۆری داهاتیە وا ناڕوانێتە ڕەمەزان کە چ خێر و بەرەکەت و ڕەحمەتێکی تێدایە. بەم شێوەیە پێشوازی لە ڕەمەزان ناکات. ئەگەر نمونەیەکی بەسیط سیرکەین، قوتابیەک لە ساڵی ڕابردوو نەیتوانیوە نمرەی پێویست وەدەست بێنیت، یا هەر خۆی بەشداری نەکردووە جا لەبەر هەرەو کارێک بیت خۆی هێشتۆتەوە بۆ ئەم ساڵ. ئەم قوتابیە ئەزانێ ئەم ساڵە دەرفەتێکە چەند خۆی ماندوو ئەکات، چەند بەجددی، چەند خۆشحاڵە، چەند سوپاسی مامۆستا و بەڕێوەبەر و ئەمانە ئەکە ئەگەر لێ بگەڕێن هەر بە گوێگریش بەشدار بیت. بۆچی؟ بۆ ئەوەی نمرەی زیاتر وەدەست بێت و مستەقبەلی خۆی مسۆگەر بکات. بەڵام ئەی ئەگەر ئەم قوتابیە ئەم ساڵش وەکو ساڵی ڕابردوو بە فشە بردیە سەری هیچی بە هیچ نەکرد، بۆچی باش؟ پێوتێت تەکداوەشێ ئاخر ئەم فورسەتت بۆ دیسا لە دەستدا. دەی ئێمەی مسلمان ئەبێ بزانین ئەمە دەرفەتێکە دێتەوە پێشمان. ئەگەر لە ساڵانی ڕابردوو نەمانتوانیوە عیبادەتێکی وەکو پێویست بکەین، نەمانتوانیوە خێر و پاداشتێک بۆ قیامەت تەقدیم بکەین، جارێکی تر خوا ئەم دەرفەتەی پێداوین، ئەم فرسەتەی بۆ ڕێخستین کە پێویستە لەم ڕەمەزانە هێندە عیبادەتی خوا بکەین، ئەو جارە خوا لە خۆمان ڕازی بکەین. ئەی ئەگەر ئەم ساڵی شۆک و ساڵانی ڕابردوو بردمانە سەر شتێکی وامان تێدا نەکرد، عیبادەتێکی پێویستمان نەکرد، ئەمە بۆ ئەوە باشین کە پێغەمبەری خوا ئەفەرمێ صلی الله عليه وسلم رغم أنف من أدرك رمضان فلم يغفر. تەکداوەشێ و لوتڵ لە خۆڵچی ئاخر ئەم جارش گەیشتووە ڕەمەزان هێندە عیبادەت نەکرد کە خوا لێت خۆش بیت. دەی بەڕێزان با سەیرکەین
چەند کەس تامەزۆی ئەم ڕۆژە بوون ئێستا لەگەڵمان نەماون بەجێ ماون لە کاروانە خوا بۆ خۆی بردنەوە چێ ئەڵێ ئێمە دەگەینە ڕەمەزانێکی تر چێ ئەڵێ ئەمە ئاخر دەرفەتنێک کە خوای گەورە بە ئێمەی داوە بۆچی لە دەست خۆمانی بدەین هەر کەسێ دڵنیا بێت زەمانەتی هەبێت کە ئەم ساڵ نامرێت دەگاتەوە ڕەمەزانێکی تر من ئەڵێم ئەو ساڵ هەر بە ڕۆژومە بوو بەڵام وەڵڵاهی زەمانەت نییە بگەینە بەیانی بگەینە ئێوارەش کەواتە ئەگەر گەیشتنە ڕەمەزان بەڕاستی جێگای خۆیتی ئەم فرسەتە لە دەست نەدەین هێندە عیبادەتی خوا بکەین کە خوای گەورە لێمان ڕازی بیت لێمان خۆش بێت بە جۆرە پێشوازی لەو ڕەمەزانە بکەین کە مستحق و شایستەی ڕەمەزان بێت من پرسیار ئەکەم هەر یەک لە ئێمە ئەگەر دەنگ و باسی ئەوەمان پێ بگات میوانێک بەڕێوێت بۆمان دێت جا ئەو میوانە نوێنەری سەرۆکی وڵات نوێنەری سەرۆکی حکوومەتە دێت بۆ لامە سەلاحیەتیشی پێدراوە لەلایەن سەرۆکەوە لەو پایە و مەرتەبەمان ڕوتبەمان بەرز کاتەوە هێندە خەڵاتی گرانبەهای پێبن هێندە هەواڵ و مژدەی خۆشی پێبن چۆن پێشوازی لەو میوانە ئەکەن بە هەر یەک لە خۆمان بپرسین دەی ڕەمەزان نوێنەری خوای پەروەردیگارە خەڵاتی لێخۆشبوونی خوای پەروەردیگاری پێیە مژدەی چوونە بەهەشت و ڕزگاربوون لە دۆزەخ و هەواڵی کۆت و زنجیرکردنی شەیتانەکان و کرانەوەی دەرگاکانی بەهەشت و داخرانی دەرگاکانی دۆزەخی پێیە جاتخوا ئەم میوانە شایانی ڕێزگرتنیان نە بەڵام ئەوەی گرنگە چۆن ڕێزی ئەو میوانە بگرین چۆن پێشوازی لەو میوانە بکەین نەوەکو ئەو برادەرەکە جاری مامۆستایەکی ئاینی باسی کرد وتی برادەرە پێی وتم مامۆستارێ کەنج و ڕەمەزانە ئەڵێ منیش ویستم وەڵامێکی بە حکمەتی بدەم وەکو پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کاتێ ئەنەس ئەجرەت و ئاعرابیەک لێی پرسیا رسول الله کەنج قیامەتە مەتە الساعة پێغەمبەر نەیفەرموو نیشانەکانی بۆ نەژماردن نەیفەرموو فران ڕۆژ وەڵامی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی ماذا أعددت له لە هەندێک گەڕێ هەردێ قیامەت هەردێت بەڵام پێم بڵێ تۆ چت حازر کردو بۆ قیامەت بڵێ ئاعرابیەکە گوتی أعددت لها حب الله وحب رسول الله وحب رسول الله فەرمووی وەڵڵا یا ڕەسوول الله ئەوەی بۆ ئەو قیامەتەم حازر کردووە خۆشویستنی خوا و پێغەمبەری خوایە هێندە خودام خۆشەوی ئیتاعی ئەەکەم هێندە پێغەمبەری خوا خۆشەوی صلی الله علیه و سلم بەگوێیەکە جا پێغەمبەری خوا فەرمووی صلی الله علیه و سلم أنت مع من أحببت دەنا مژدەت لێ بێ تۆش لەگەڵ ئەو کەسێک کە خۆشت ئەوێ لە باشت ئەڵێ منیش ویستم ئیقتیدا بەم حەدیثە وتم لەوەی گەڕێک کەنجی ڕەمەزانە بەس پێم بڵێ چت بۆ ئامادە کردووە چۆن خۆت بۆ ئامادە کردووە بڵێ کاراوتە وەڵڵا یا مامۆستا گیان حازریاتی خۆم کردووە لۆ ڕەمەزانێ وتم چۆن وەڵڵا 10 کیلۆ قەسپم کڕیوە 20 کیلۆ گۆشتم کڕیوە نازانم چەند کیلۆ تەرەزاتم کڕیوە سندووقە پرتەقال و سێو ئەو شتانە لیستێکی بۆ من هەژمە تمەجاوت بۆ چێ گوتی وەڵڵی بۆ ئەوەی تم لە خۆشەوەی لە دیار فلیما دانیشم ڕۆژێ شەرکەومە خەوێەوە مەجبور نەبم بە زمانی بە ڕۆژێسم بازار ئەڵێ لەلایەک کەنیم هات پێکەنینم هات بەو کەسە لەلایەکیش گریانم هات بۆ ئومەتی ئیسلام ئاوها لە ڕەمەزان حالی بوونە هەموو خۆ ئامادەکردن خۆ حازرکردن بەرنامە ئەوەیە چی بخۆن لە ڕەمەزانە دێ ئەوەی بیرکردنەوە لە لایەنی ڕۆحی ئازیزان ئێمە لە لایەنی مادیا پێشکەوتوین لە تەکنەلۆژیایە ماشەڵڵا قەسرەکانمان بەرز بوونەوە خاوەن سیاری مۆدیلی بەرزین لە یابان ئەو هەموو سیارە نییە بەڵام هەموو ئەو پێشکەوتن لە تەکنەلۆژیا لە چیمەنتۆ و بلوک و لەو جۆرە شتانەی لە مادەیە لە لایەنی ڕۆحیە لایەنی عیبادەتە لایەنی سیلەی ڕەحم و هاوکاری و خۆشەویستی یەکترا ئەگەر سفر نەبین زۆر کال بووینەوە ئاخر ئێمە بەم شێوەیە لە ڕەمەزان گەیشتوین ئەڵێ پێم وت کاکە گیان ڕەمەزان مانجی زوهد و عیبادەت و تەقوای خوای پەروەردیگارە مانجی سزادانی نەفس و بە خۆداچوونەوەیە مانجی خۆ زەعیفکردنە ئێمە بەم شێوەیە لە ڕەمەزان ئەڕوانین بۆیە ئەبینین خەڵکی لە جیاتی لە ڕەمەزانە وەزنی دابەزی هێندەی تر زیاد دەکات چونکە ئەوەی چەند سەعاتێک کاتەژمێری لە ڕۆژان لە خۆی قەدەغە کردووە لە شەو چەند قات قەرەبووی ئەکاتەوە دا بۆ خۆی تووشی تەسەموم ئەبێت
معیدەی ئەترشێت تووشی نەخۆشی ئەبی وڵای ئیستیفادەم لە ڕۆژوەکان نەکردو کاکە پێغەمبەری خوا فەرمێ صوم و تەصیح و بەڵام بەم شێوەیە نەک تۆ هەرچی خۆراک چەور و چەرەزاتۆم هەمووی کۆبکێ و یەک وەزبە لە دوای وەزبە هەتا پاشی و دێت و ئەوجا لەسەری ئەخەوی تووشی نەخۆشی زیاتر ئەبیت وەزنشت زیاتر ئەکە ئەوەی من مەبەستمە خۆ ئامادەکردن لە بۆ مانج و ڕەمەزانە ئەبێ بە جۆرێک بێت تۆ لە ئێستا بەرنامەت دابڕێژی چۆن خوا ئەم فرسەتەی داوی ئەم دەرفەتەی پێداوی ئیستیغلالی بکەیت جا بە کورتی چەند خاڵێک هەیە ئەگەر بتوانی لە ڕەمەزانە ئەم خاڵانە جێبەجێ بکەی من لێرەوە پێت ئەڵێم پشت بەستن بە ئایەتی خوا بە فەرمووی پێغەمبەر صلی الله علیه وسلم کە موژدەت لێبێ خوا لێت خۆش بووە موژدەت لێبێ تۆ بەهەشتی ئەگەر مردیشی نەگەیشتووە ساڵێکی تر ڕەمەزانێکی تر سوود لە خۆ نەبێت چونکە ئەو ڕەمەزانە کە خوای گەورە بۆی داناوی بوویتە کەفارەتی هەموو گوناهەکانت یەکەم لە ناخەوە بڕیارێک بدەیت تۆبەی نەسوح بکەی بیر بکەوە تۆ ساڵێک لە ڕەمەزانی تا ئەمڕۆ چ گوناحێک ئەەکەی بە ئاشکرا و بەنهێنی چ گوناحێک ئەەکەی کە بەینی خۆت و خوا تەنها خوا ئاگدارە لە شەوا خەریکی چی لە عیلاقی ناشەرعی لە سەیرکردنی شتی حرام لە ئەفلام و وێنەی ڕوت و بێ ئەخلاقی لە ڤیدیۆ ئابروبەرەکان هاشا لە ڕوتان لە دزیکردن لە مەشروب خواردنەوە لە چوونە کافتریا و باڕ و نادیەکان لە غەیبەتکردن لە حرام خواردن لە ڕیبا خواردن لە ڕوت و قوتی لە سفوری لە پانتۆڕی تەسک و تەنچی کورتی ناشەرعی ئەگەر تۆ بە تەمای خوا لێت خۆشبی لە ئێستا ئەبێ برەی ستۆپ قیف تەواو لە ئێستاوە نەفرەتیان لێ بکەی و بەبێ گوناهەوە پێشوازی لە ڕەمەزان بکەی ئەگەر نا وەڵڵاهی ئەگەر هەر بەم شێوێ و بە ڕەمەزانی عادەتی بە ڕۆژوو بی ئەوە پێغەمبەری خوا ئەفەرمی صلی الله علیه وسلم من لم يدع قول الزور والعمل به فليس لله حاجة في أن يدع طعامه والله کەسێ واز لەو زۆرشتانە نەینی خوای گەورە چ پێویستی بە تۆ نییە خۆت برسی کردو تێنی کە ئەخۆ خوا نایەوێت تۆ سزا ئەوێ دەرس لە عیبادەتەکانە وەربگریت ببیتە مای گۆڕانکاری لە ناختە جا ئەمە خاڵی یەکەمە زۆر گرنگە ئەبێ بزانین ئێمە زۆر گوناهکاری پەنا بەخوای گەورە گوناهی وا ئەکرێ لەم کۆمەڵگایە خەریکە تكاد السماوات يتفطرن منه وتنشق الأرض وتخر الجبال هدا وەک شاعیر ئەڵێ گەر گوناحمان بە شاخ بڵێین شاخ پڕ لە دەرز و خەش ئەکا ئاخر هەر گوناهی مرۆڤە بەردی کەعبەش ڕەش ئەکات هەزار موعجیزە ئەبینین بۆ جارێک پند وەرناگرین کەچی خوا هێندە بە ڕوحمە بەهەشتمان بۆ بەش ئەکا ئەگەر ڕەحمی خوای پەروەردگار نەبێت وەڵڵاهی گوناهی وا ئەکرێت ئەوەی کەشفە بی ئەوەی هەر خوا ئەزانێت ئەبێت چ گوناهێک بکرێت زۆر گرنگە تۆ لەم ڕەمەزانە بڕیاری کۆتایی بدەیت خاڵی دووەم دڵی خۆت ساف بکەیەوە هەرچی ڕق و کینە و حێقدا تۆڕەیە ڕقت لە موسڵمانان ئەبیتەوە لە هیچی خۆڕای دژایەتی فلان و فسار ئەکەی ڕقت لە ئەبیتەوە ئەوەی لە ناو دڵی خۆت فڕێ بدە يوم لا ينفع مال ولا بنون إلا من أتى الله بقلب سليم بخوا دڵت صاف نەبێ لای خوای گەورە ئەم شتانە ئیستیفادەیان ناکەن هەموو دووشەمە و پێنجشەمە تعرض الأعمال في كل خميس واثنين في كل اثنين وخميس فيغفر لكل عبد لا يشرك بالله شيء إلا رجل بينه وبين أخيه شحناء فيقال اتركوا هذين حتى يصطلح حديثی صحیح پێغەمبەر صلی الله علیه وسلم هەموو دووشەمە و پێنجشەمە کردەوە چاکەکانی مرۆڤ بەرز ئەبێتەوە بۆ لای خوای پەروەردگار جا ڕۆژوو عیبادەت و هەموو ئەمانە بەرز ئەبێتەوە بۆ لای خوای پەروەردگار خوای گەورە ئەفەرمێت لە هەموو کەسێک خۆشی مادام شەریکی بۆ خوا بڕیار نەداوە تەنها لە کەسێک خۆش نابی کە هێشتا ڕق و کینەی بەرامبەر بە برا موسڵمانێکی لەسەر هیچ قوڕای خۆی لێ ڕاگرتووە خوا ئەفەرمێت لێگەڕێن جارێکردەوەی ئەوانەم پێ ناوێت هەتاکو ئەوانە لە نێو خۆیانە ڕێکەکە کاتە پێویستە تۆ لە ئێستاوە دڵی خۆت ساف بکەیەوە سێم هەوڵ بدە بڕیار بدە لەو مانجی ڕەمەزانە هەموو نوێژەکان بە فەرز بە جەماعەت بکە هەموو نوێژە فەرزەکان بە جەماعەت بکە بۆ ئەوانەی لە توانایاندایە بۆ ئافرەتان و ئەوانەی عوزریشان هەیە با بڕیار بدەن نوێژەکان لە کاتی خۆی بکە بۆ ئەوی فێر بن لە دوای ڕەمەزان بەردەوام
چونکە ڕەمەزان باری نەئاسایی ڕاگەیەندرێ واجبەکان گۆڕانکاریانە بەسەردادێ هەر واجبێک خێری هەفتا واجبی هەیە هەر سونەتێک خێری واجبی هەیە ئەوەی حەلال لێت حرام ئەکرێ ئەبێ حرامەکان گوناهیان چەند بێت کەواتە پێویستە تۆ لەم ڕەمەزانە بڕیارێکی جەریء بدەیت کە پابەندی بە نوێژە جەماعەتەکانەوە یان نوێژەکان لە کاتی خۆتا بکەیت چوارم هەوڵ بدە سنت زۆر بکە لەم ڕەمەزانە خێر و لە سەدەقات لە قورئان خوێندنە لە ذکرە لە سەلاوات لێدانە لە تەراویحە یعنی هەموو ئەمانە لە ڕەمەزانە زیاتر ئەبێ زیاتر بکەی فەرق هەبێت لە گەمانەکانت ئەمەیە خێر و بەرەکەتی ڕەمەزان کە ئەسحاب دوعایان ئەکرد خوای بمانگەێنێ بە ڕەمەزان چونکە تۆ تا ڕەمەزانێ زیاتر بگری مەرتەبەت لای خوای گەورە بەرزتر ئەبێتەوە خەیڕوکم مەن طالە عمره وحسن عمله باشترینتان پێغەمبەری خوا فەرمی ئەوەیە کە تەمەنی درێژ بی بەڵام کردەوەی چاوی ئەگەر کەسا کردەوەی خراپی تەمەنی تا درێژتر بی گوناهی زیاتر بەڵام بۆ کەسی چاک چەند تەمەنی زیاتر بێ لای خوای گەورە خۆشەویستتر طەلحەی کوڕی عوبەیدوڵڵا ئەجێڕێتەوە ئەڵێ لە خزمەت پێغەمبەری خوا بوو صلی الله علیه وسلم دوو کەس هاتن موسڵمان بوو شایەتمانیان هێنا ئەڵێ ماوەیە چوو یەکێکیان لە غەزایەکە شەهید بوو دوای ساڵێک ئەوی تریش وەفاتی کرد ئەڵێ لە خەوا بینیم لە بەردەم دەرگای بەهەشتا وەستا بووم کەسێکم بینی هات ئەوەی دواتر دوای ساڵێک وەفاتی کرد بوو بردی بۆ بەهەشت دوای ماوەیەکی تر هاتەوە ئەوەی پێشتریش لە غەزایەکە شەهید ئەویشی برد ئەڵێ کە بە ئاگا هاتم زۆر لام عەجیب بوو ئاخر ئەمە ساڵێک پێشتر مردو بۆچی هەندە لە غەزا شەهید بوو بۆچی تاخیرتر چوە باشتر ئەڵێ لای خەڵک کە باسم کرد ئیتر وای لێ هات ئەم هەواڵە گەیشتەوە دەمی پێغەمبەری خوا سەڵ ئەڵێ پێغەمبەری خوا فەرمووی پێتان عەجیبە کە ئەمە ساڵێک دواتر وەفاتی کرد و پێشتر چوە بەهەشت گوتمان بەڵێ یا ڕەسوول الله فەرمووی ئایا ئەمە یەک ساڵی ڕەبەق عیبادەتی خوای نەکردووە ئایا ئەمە ڕەمەزانێکی تر بە ڕۆژ و نەبووە ئەی لەیلەتول قەدر خوا بەنسیبی کردووە چەند خێری تیایە ئەی چەند سوزدەی بۆ خوا بردووە لە ماوەی یەک ساڵە ئەمەیە نهێنیەکە فەرقەکە زیاتر عیبادەتی کردو لەوەی کە پێشتر ئەگەر نادەبوایە ئەوەی پێشتر زووتر چوو وایە بەهەشت لە ڕەمەزانە ژیانت هەر نیعمەتی خوایە هەر بەرەکەتە مردنیشت پێغەمبەری خوا فەرمی صلی الله علیه وسلم ئەوەی لە ڕەمەزانە بە ڕۆژوو بێ وختم له بها دخل الجنة لو روجا مرد ختمي كوتاي تمني بزماني بروجو برد سر او ببيلا موزين بو بهشت ارواح هل لبر اوجبو نفسي كتسي حسني كر امامي علي رمضان بو بروجو بو نخوشش بو دستا شويني مردن راك شابو جا دكتوريان بو بانكر دكتور كوتي ئەبێ ئەم نەخۆشە زۆر بێتاقەت بووە ئەبێ ڕۆژوو بشتێنێت ئەڵێ نەفیسە کە گوێی لێ بۆ هاواری کرد داوای کرد تکای کرد ئەبعیدوا عنی طەبیبی وەدەعونی مع حەبیبی خوا ئەم دکتۆرە لادەن دووری خەنەوە دکتۆرم ناوێ لێم گەڕێن لەگەڵ خۆشەویستی خۆم لەگەڵ خوای خۆم کە خۆشەویستی خۆم جاوتیان تۆ بۆچی ڕۆژوو ناشن خوای گەورە ڕوخسەتی داوە فمن كان منكم مريضا أو على سفر فعدة من أيام أخرى کەسێک لە سەفەر بوو یان نەخۆش بوو با ڕۆژەکە ڕوخسەت درا یعنی واجب نییە بەڵام بۆ تێ گوناهیش ناگات فەرمووی ئاخر من هەمیشە دوعام ئەکرد لە خوای گەورە ئەپارامەوە ئەن ئەقبضنی ئیلەیه وأنا صائمة بە زمانی بە ڕۆژ بم بەوە لای خۆت ئێستا تکام وایە قەسەم بەخوا ڕۆژەکەش ناشتیم تا لای خوای گەورە ئیفتار نەکەمەوە هەر ئەو ڕۆژە بە زمانی بە ڕۆژوو وەفاتی کرد سبحان الله ئەڵێن پێشتر قەبریان بۆ هەڵکەن بوو داوای کرد قەبرێکیان بۆ هەڵکەن هەموو بەیانێک دەچوە ناو قەبری لە ناو قەبری خۆی پێش ئەوەی بمری قورئانی ئەخوێن ئەڵێن هەتا ئەو ڕۆژەی کە وەفاتی کرد 145 ختمی قورئانی کرد لە ناو قەبرەکەی ئەو ڕۆژەش کە مەلەکول مەوت میوانی بوو لە ڕەمەزانە بە ڕۆژوو بوو لە ناو قەبرەکەی دانیشتە بوو سوورەتی ئەنعامی ئەخوێند گەیشتە ئەو ئایەتەی وەکو بەشارەتێک لهم دار السلام عند ربهم وهو وليهم بما كانوا يعملون بۆ ئەوانە بەهەشتی خوا هەیە لەلایەن خوای خۆیان کە ئەو وەلی و دۆستی ئەو جۆرە کەسانی بەهۆی کردەوەکانی خۆیان یەکسەر جانی دەرچوو دەی ئێمە پێویستە بەم شێوەیە لەزەت و چێژ لە ڕەمەزانە وەربگرین ئێمە لە وتاری ڕابردوو وتمان 5 ڕوکنی ئیسلام
پێغەمبەری خوا فەرمێ بوونیە الئیسلام على خەمس ئیسلام لەسەرووی ئەوانەوە بنیاتنراوە دەی پێویستە ئێمە سەر لە نوێ یعنی کۆشتی ئیسلام بنیاد بنینەوە دینگەکان پایەکان سەر لە نوێ دابڕێژینەوە جا ئینشاءالله ئەگەر خوا تەمەنی داوین لە خلالی مانجی ڕەمەزانە پێداچوونەوەیەک بە دینگەکان و بە پایەکانی ئیسلامادا ئاکەینەوە بۆ ئەوەی زیاتر ئیمانی خۆمان قایم بکەین و ئیسلامەتی خۆمان سەر لە نوێ بنیاد بنینەوە سەر لە نوێ بنیاد بنینەوە سەر لە نوێ بنیاد بنینەوە